لە سنووری قەزای چمچەماڵ یەکێک لە کێشەکانی بەردەم سێکتەری پەروەردا کێشەی نەبوونی بینای قوتابخانەیە و لە کاتێکدا چەندین بینای تەواو نەکراو هەیە کە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بە تەواوی پشتگوێی خستوون و ئەمەش ئاستەنگی بۆ پرۆسەی خوێندن دروست کردووە. هاوڵاتیان و قوتابیان داواکارن بە زووترین کات بینای قوتابخانەکان تەواو بکرێت تا قوتابیان ڕێگەی دوور نەبرن و لە پۆلێکدا 50 قوتابی دانەنیشن. سەبارەتەم قوتابخانە ماوەیە زۆر دروستکراوە و وەکۆی بینن لە سەتان 90 زیاتر تەواو بۆم قوتابخانەیە ئێمە دانیشتوی ئەم گەڕەکەین بەڕاستی تەلەبەی ئەم ناوە ئەچێ بۆ شوێنێکی دوورتر بۆ مەکتەب وەڵی گرفتی بۆ قوتابیان دروست کردو بە لە لێرە ئاسن بۆ جێگایەکی تر یانە بێجار پاس بگرن بۆ شوێنەتر بچن داوا لە حکوومەتەکەین کە پشتێکی زۆر کەمی ماوە بایەخی پێبدا لە ساڵی نوێی خوێندنە بەڵکو قوتابیانی ئەم گەڕەکە سوودمەند من لێ ئەم قوتابخانەیە بڵێن کە دەستیان پێکرد سەرەتای دەستپێکردنی لە 2012 بۆ ساڵ 2013 بۆ دەستیان پێکرد لەسەر بودجەی شیرینی نەوت بووە ئەو کاتە کە دەستیان پێکرد بە حەقت لە هەوڵ و کۆمپانیەکان هاتن زۆر بە باشی ئیشی خۆی تیا کرا تقریبان چەند ساڵێ 2 ساڵ دوای ئەوە 1969 بۆ 68 کارەکان تەواو بوو ئێستا ئیشی تیاوە سێنراوە نە کۆمپانیەکە هاتووە بەدەمێەوە نە حکوومەتی هەرێم هاتووە بەدەمێەوە ئێمە چەند جارێک لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردوێتەوە لەما کە ئەم مەکتەبە بەم هەیکەلە ئەم مەسەفە زۆری تیا کراوە ئەم بڕەپارەی تیا سەرف کراوە هەر بێن تەواویکەن ئەگەر لە ڕوو خێرخوازیشەوە وایە چونکە پێویستی ئەم مەکتەبە بۆ ئەم گەڕێکی ڕزگاری تقریبا 800 ماڵێکە بێ یەک قوتابخانەیەک هەیە قوتابخانەی بەردەقارەمان تا شەشی بڵێن بنەڕەتیش شەشی تێدایە ئەم قوتابخانەی بەردەقارەمانە لە ساڵی 1970 دروست کراوە کاتی خۆی حکوومەتی بەعس کە دروستی کردووە یعنی لەو کاتۆ ئەم گەڕەکە بەس ئەو مەکتەبەی تایە پێویستە ئەم مەکتەبە تەواو کرد ئێستا بەم شێوەیە ئەوەشی کە دروستیان کرد ئەوەشی کە پارەیان تیاسەر هەمووی وێران بۆ تا خۆتانەی بینن بۆتە کەلاوەیەک ئەم کەلاوەیە لەم شوێنەش گونجاو نییە هەل لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆتە جێگای بڵێن شەوانە چەند گەنج و بڵێن لەم لاڵاخڵی دێ بخۆی کەلاوەیەکە کەسی ناپرسێتەوە نە حرسی هەیە نە هیچیە هیچ کەسێکیش نایە بزان لی بپرسێتەوە بڵێ ئەمە بۆ دروست کراوە ئێمە وەکو قوتابیەک داوا لە حکوومەت یاریمی کوردستان دەگەین ئەم قوتابخانەیەمان بۆ تەواوکە ئێمە ڕێگەیەکی دوور ئەبڕین بۆ قوتابخانەیەکی تر وە قوتابخانەکەشمان لە پۆلێکدا 50 قوتابی تایە ئەمەش ناڕەحەتی بۆ ئێمە دروست کردەوە. چالاکێکی مەدەنیش دەڵێت یەکێک لە پایە گرنگەکانی پرۆسەی خوێندن بینای گونجاو و پێویست و شیاو بە قوتابیانە کێک لەو کێشە و گیر و گرفتانی کەوا ساڵانێکی زۆرە بەردەوامی هەیە بریتێ لە کێشەی بینای قوتابخانەکانمان وەکو ئەم بینایکەوە لە پشتی ئەمە دەرەکەوێت بینایەکی ئامادەیە تقریباً نزیکەی لە سەروی 1970ەوەی تەواو بووە بەڵام بەهۆی تەرخانەکردی بودجێ پێویست بەهۆی نەبوونی پلانێکی پێشوەختەوە ئەبینی ئێستا ئەم لە 1970ەوە گەڕاوەتەوە بۆ دواوە ئەمە بە حقیقەت کاریگەرێکی زۆر خراپ بە دوای خۆیان بەجێ لە چونکە ئێمە زانین لە سنوورەکەی ئێمە قوتابخانەمان هەیە 2 داوامیە قوتابخانەمان هەیە 3 داوامیە قوتابخانەمان هەیە تەنانەت 4 داوامیە کاریگەرێکی زۆر خراپ بە دوای خۆیان بەجێ هێڵێ پەروەردەیەکێکە لەو سێکتەرانی کە ساڵانە بێ بودجەی تایبەتی بۆ تەرخان بکرێت نایە بە هیچ جۆرە ئێمە فەرامۆش بکرێت چونکە ئێمە زانین ساڵانە ژمارەی زۆر لە قوتابی ڕووەکەنە ناوەندەکانی خوێندن و ئەمانش خۆن ئەوانشی کە لە پۆلی شەش نەچنە بنەڕەتیوانی کەوا لە بنەڕەتی نەچنە ئامادەی بووە پێویستە بینای خوێندنیان بۆ دابین بکرێت بەهۆی نەبوونی بینای گونجاو لە سنوورەکە هەندێک لە قوتابخانەکان 3 تا 4 داوامی تیا دەکرێت جگە لە کۆنی بینای بەشێکی دیکەی قوتابخانەکان کە تیایاندا زیاتر لە 40 ساڵە بنیاندراوە و حکوومەتیش بێباکە لە ئاز نۆژەنکردنەوەیان. ڕەبین محەممەد کەناڵی پەیام قەزای چمچەماڵ.